خانه بریتیش گرامر لروی جنگه فرمون و پرواده و چون ببلات و امثال. أما تقريبا 2 ساڵە مناڵەکانم هەر لەو قوتابخانە ئەوەی کە من دایما علاقەم و دایما قسەکردن لەگەڵ مامۆستاکان و لەگەڵ ئیدارە زۆر تەرکیزم لەسەر دیوی مناڵ و پەروەردەکردنی مناڵ پێش ئەوەی کە ئەو مناڵە لە ڕووی خوێندنەوە پەروەردە بکەن. ئەمە یەک لە نقطە هەرە گرنگەکانە. جگە لەوەش لە ڕووی نیشتمان پەروەری کە ئەمە زۆر گرنگی پێدەم. ئێستا من ئەوەی کە بینم تاڕادەیەکی زۆر باش ئەنی ئەو مناڵە ئەبێ بزانە بکە وڵاتی چییە، کوێیە، چۆن گرنگی بە نیشتمانە پەروەری خۆی بدەوە، چۆن گرنگی بە بوونە جیاوازەکانی خۆی بدە تا ئەوەی کە دەوروبەرش ئاعتراف پێ بکە، دەوروبەرش بە گەورەی ببینە. ئیتر ئەمە یەکێک لە خانەکانی هەرە گەورەکە کە بەڕاستی ئەیبینم بریتیش گرامەر سکول گرنگی پێدە. ئەوە جێ خۆشحالیە جگە لەوەی پەروەردەکردنی مناڵوە پەروەردەکردنی لە بواری خوێندن. من بەڕاستی 2 ساڵی ئەزمموی زۆر باشم هەبوو لەگەڵیان.